دایکی تاڵە سوار ئەستێرە خامۆش، ئاسمان لە ڕەنگی خۆڵەمێش، پاییزێک بێڕەنگ و زەویەک هیلاکی زام و ئێش. ئێستا کە تاڵە سوار چاوەڕێی ڕەهێڵەی بارانە و چاوی لەو هەورەیە لە کەلی تاسەوە، لەو دیوی وڵاتی حەسرەت و هەناسە و لەو پەڕی هەرێمی باوەشی گەرمەوە دێتە پێش. دەمێک بوونەی دیبوون، زوڵاڵی دەنگیانی بە ئاستەم لە یاد بوو. دەمێک بوو تا مەزرۆی دیداری بەهار و هەناسەی گەزیزە و ئامێزی گەرمی خاک. دەمێک بوو بە تاسەی دیتنی فوعاد بوو. ئێستا کە چیت دەوێ؟ ئەوە خاک تێر بۆنی پێوەکە و ئەوە بەرد بیگرە ئامێز و ئەوە تا فرمێسکی هەڵوەری و لە چاوی هەڵاڵەی بریندار، ئەوە تا مەولەوی بەڕیشی سپیەوە کە دەگری لەگەڵ تو، ئەوە تا زرێبار، ئەوە تا مرۆڤی وڵاتی ئاگر و هاواری نێو سوتمان، ئەوە تا شەپۆلی سەرکەش و باڵندەی نێو تۆفان، ئەوە تا ئەوە خاک، ئەوە تا هەڵەبجە و عومەری خاوەر و کۆرپەکەی باوەشی، ئەوە تا کوردستان. دەمزانی هەورەکان لە چاوی نێرگزدا فرمێسکی بارانە دەگێڕن، دەمزانی ئەستێرە ملوانکەی تریفە بەرەو خاک دەنێرن. ئەو ڕۆژەی سەرنجام ژانی تۆ لە لێدان دەکەوێ و سەرنجام خەمی تۆ بە خاکی تاڵە سوار دەستبێرن. بزوتنەوەی شۆڕشگەڕانەی کوردستان و خەبات بۆ مسۆگەرکردنی مافی گەلی کورد و خەڵکی چەوساوە و هەژار تەنیا بە خەبات و شۆڕشی تێکۆشەرانی ناوجەرگەی خەبات نەچۆتە پێش، بەڵکو لەم بەرخۆدانەدا دایکانێکی زۆر بەبێ ئەوەی ناوێکیان هەبێ بەشدار بوون و لە ڕاستیدا کۆڵەکەی ئەم شۆڕشە بوون. کەم نین ئەو دایکانەی کە شاهێدی مەرگی ڕۆڵەکانیان بوون و لەم ڕێگایەدا گەلێک مەینەت و چەرمەسەریان کێشا. دایە بەهیە نمونەیەکی بەرچاوی ئەو دایکە شۆڕشگێڕانەیە کە خۆی و خانەوادەکەی دەورێکی سەرەکیان گێڕا لە بزوتنەوەی ڕەوای خەڵکی کوردستاندا. دایە بەهیە ژنە قارەمانێک بوو کە بەڕاستی نمونەی دایکێکی فیداکار و جەسوورە کە لە مێژووی بزوتنەوەی کوردستاندا هیچ کاتێ فەرامۆش ناکرێ و لە ڕاستیدا سەمبولی خۆڕاگری و بەرخۆدانی ژنانی کووردە. ئەو دایکی 5 شەهیدی کوردستان و ڕێگای ڕزگاری کرێکاران و زەحمەت کێشانە. کاک فوادی ڕێبەر، ئەمین، ماجد، حوسێن، ئەمجەد، ئەو 5 قارەمانە و جگەرگۆشەکانی دایە بەهیە بوون کە لە نێو ڕیزەکانی کۆمەڵە و لە بزافی خەڵکی کوردستان دەور و ڕۆڵی سەرەکیان هەبوو. دایە بەهیە ساڵی 1306 هەتاوی لە ئاوایی ڕەشەدەی ناوچەی مەریوان لەدایک بووە. سەردەمی مناڵی لە ڕەشەدێ تێپەڕ کردووە، بەڵام بەهۆی بارودۆخی ئەو سەردەم و وەزعی کۆمەڵایەتی و نەبوونی قوتابخانە دایە بەهیە وەک زۆربەی کچانی ئەو سەردەم نەیتوانیوە بخوێنێ. سەردەمی مناڵی دایە بەهیە هاوکات دەبێ لەگەڵ دەورانی دیکتاتۆری ڕەزاشا کە بۆ داسەپاندنی دەسەڵاتی خۆی زەبروزەنگ دەخاتە سەرژیان و گوزەرانی خەڵکو و بۆ دامەزراندنی بنەمای دیکتاتۆری خۆی ژیان لە خەڵک تاڵ دەکات تا ئەو ئاستەی زمان و جلوبەرگی کوردی قەدەغە دەکات. هەر لەبەر ئەم زەبروزەنگانە شێخ ئەحمەد کۆنەپۆشی باوکی دایە بەهیە ئێران بەجێ دێڵێ و ڕوو دەکاتە کوردستانی عێراق و لە ئاوایی نزارە نزیک بە پێنجوێن نیشتەجێ دەبن. دایە بەهیە لە ئاوایی نزارە ئەو دەرفەتەی بۆ دەرەخسێ کە بۆ ماوەیەکی کورد بڕواتە مەکتەب و بخوێنێ. گەورەبوون لە بنەماڵەیەکی ناوداردا کە ئەو کات هەردەم جێگای هاتوچۆی کەسانی ناسراوی وەک قانەئی شاعر بووە و هەروەها خوێندن لە قوتابخانە وا دەکات دایە بەهیە بە دیدێکی تەواو کراوە لە جیهان بڕوانێ و تێگەیشتنی زۆر ببێ بۆ جیهان. دایە بەهیە ساڵی 1325 لەگەڵ حەمە ڕەشید خان مستەفا سوڵتانی ژیانی هاوسەری پێکدێنێ و دێتە ئەڵمانە. بەرهەمی ئەم ژیانی هاوسەریە 10 منداڵ بووە بە ناوەکانی
کاک فواد، حسێن، فائزە، ئەمین، ماجید، مەلەکە، ئەمجەد، ڕەزا، حیشمەت، کاوە. دایە بەهیە لە ڕێگای ئازادیدا 5 منداڵی کوڕی بوون بە قوربانی. ڕۆژی 28 گەلاوێژی 1358 هەتاوی هاوڕێیان حسێن مستەفا سوڵتانی و ئەمین مستەفا سوڵتانی بەدەست جنایەتکارانی ڕژیمی ئیسلامی لە شاری مەریوان دەستگیر کران و 6 ڕۆژی لە زینداندا بوون. لە ماوەی ئەو 6 ڕۆژەدا دایە بەهیە هەوڵی زۆر ئەدات بۆ ئازادکردنی حسێن و ئەمین، بەڵام بەداخەوە جەلادانی ڕژیم بە فەرمانی خەڵخاڵی ڕۆژی 4 گەلاوێژ ئەم دوو کوڕەی دایە بەهیەیان وێڕای 7 کەس شەهید کرد. ئەو ڕۆژە دایە بەهیە تەرمی ئەنجن کراوی هاوڕێیان حسێن و ئەمین لە باوەش دەگرێ و ئەو شەوە تا بەیانی لە مزگەوت لەگەڵ دوو ڕۆڵە شەهیدەکەی دەبێ و دەست دەکا بە لاواننەوەیان و دەڵێ: من دڵم نایە بکەم شینتان، فوادگیان خۆش بێ لە جێنشینتان، خەڵخاڵی هاتووە بە وڵاتدا، ڕۆڵە جوانەکانمی برد لە زەکاتدا، هەیداد هەی بێداد نەوجەوانم ڕۆ، یەخسیر کێشەکان پادگانم ڕۆ، دایک ئەعدامیەکان چییە حاڵیان، ئاگر ئەبارێت لە دەور ماڵیان، دایک ئەعدامیەکان بێن بۆ دووکانم، هەواڵە و کۆستە من باشەزانم. 5 ڕۆژ دوای مەرگی حسێن و ئەمین جارێکی تر دایە بەهیە هەواڵی مەرگی کوڕێکی تری پێدەگات. ڕۆژی 9 خەرمانان چەند هەلیکۆپتەر بەسەر شاری مەریوان و دێکانی دەوروبەردا دێن و دەچن. دایە بەهیە بە دیتنی ئەو هەلیکۆپتەرانە ئارام و قەراری نامێنێ. دەتگوت هەستی بەوە کردبوو هاتوچۆی ئەو هێلیکۆپتەرانە دیسان وەی شومە و نەهامەتیەکی تری هاپێوە کە دامەنگیری دەبێت. ئەو ڕۆژە زوو لەبەر خۆیەوە دەڵێتەوە: تەیارەی چەمران شانە و شانەکات، داوای جوانەکان مەریوانەکات، ئاخ من نەمەردام عەزرەت وە تۆوە، ساتێک سەرمەنا فوئاد ڕۆڵەگیان وە باڵای تۆوە، ئاگرێک بەربووە لە سەر و ماڵم، مەلان سڵ ئەکەن لە کۆی زووخاڵم. ڕۆژی 9 خەرمانان کاک فوئاد لە نزیک ئاوایی بسامی سەرشیوی سەقز شەهید دەبێ. ئەو ڕۆژە هەواڵی شەهیدبوونی کاک فوئاد نادەن بەدایە بەهیە. تەرمی کاک فوئاد سەرەتا دەبرێتە شاری مەریوان و لەوێوە بە بەشداری جەماوەرێکی شاری مەریوان کە لە ناو غەم و پەژارەدا تەرمەکەی دەبرێتەوە بۆ ئەڵمانە. هەرکە دایە بەهیە جەماوەر دەبینێ و دەزانێ کاک فوئاد شەهید بووە، بە توندی باڵی مەلەکە دەگرێ و باوەڕ بە مەرگی کاک فوئاد ناکا و دەڵێ: مەگەر دوای ئەمین و حسێن من کوڕی ترم دەکوژێ؟ کە دەزانێ بەڵێ ڕاستە کاک فوئاد شەهید بووە، پەلی فائزە خوشکی کاک فوئاد دەگرێ و دەڵێ: هەڵپەڕە، ئەوە زەماوەندی فوئادە. ژێرکراسەکەی فوئاد دەنێتە باخەڵی و پۆتینێک دەنێتە باوشی و تا تەرمی کاک فوئاد دەشۆرن هەر ماچی دەکا و دەیلاوێنێتەوە و دەڵێ: من فوئادم بوو شێری ڕووی جیهان، ئەحیا کەرەوەی بنەچەی کوردان، تۆ بۆ کوێ ئەڕۆی عەزمی کوێ داری، ڕەفیقەکانت فوئاد ڕۆڵەگیان بەکێ ئەسپاری، ئەوە چەند ساڵە هەم بەتاسە تۆ، بۆم نەنابە بۆن هەناسە تۆ، فەرهاڵ دەکۆکەن نەتەوەی چینی، لەسەر شی و سەقز بۆوە خەمگینی. کاک فوئاد لە لای دوو برایی کە 5 ڕۆژ پێشتر شەهید ببوون دەنێژرێ. کاتێک قەبرەکە حازر دەبێ، ئەوەڵجار دایە بەهیە خۆی دەخاتە ناو قەبرەکە و هاوار دەکات: ئەو بەرد و خاکە داتان ناوە بیکەن بەسەر فوئاددا، لە باتی ئەو بیکەن بەسەر منە، توخوا من بە جێگەی ئەو داپۆشن. فوئاد جوانە مەرگە، ئەوەڵ ئەمریە، ڕەفیقەکانی تەمایر ئەون، لە زیندان هاتۆتەوە، ماندووی دەرنەچووە، کاری زۆرە، کێ دڵی دێ ئەو ڕۆڵە شیرینەی من بنێتە قەبر. کۆستی دایە بەهیە بەمە کۆتایی نایە. لە ماوەی کەمتر لە ساڵێکدا دیسان هەواڵی مەرگی دوو کوڕی تری پێدەگات.
ئەم جارەیان لە شاری تەورێز ئەمجەد و ماجد لە زیندان ئیعدام دەکرێن. پوشپەڕی 1360 هەتاوی جارێکی تر دایە بەهیە جەرگی دەسووتێ. کەس ناتوانێ وەسفی ئەو دایکە جگەر سوتاوە بکات کە چه حاڵەتێکی بووە. کۆست لە دوای کۆست جارێکی تر دوو ڕۆڵەی تری تیرباران دەکرێن. تەنیا بەدەم ئاسانە بوترێ کە لە ماوەیەکی کورتدا 5 ڕۆڵەی قارەمان بەدەست جینایەتکارەکانی کۆماری ئیسلامی کوژران. تەنها دایە بەهیە توانیویەتی بزانێ ئەو داخەیانی چی و کەس ناتوانێ ئەو حاڵەتە وەسف بکات. بەڵێ دایە بەهیە کە بەڕاست دەکرێت بە سیمبولی مقاومەت و خۆراگرینەتەوە یەک بزانرێ، ساڵی 1370 ڕوو دەکاتە وڵاتی سوێد و لەگەڵ کوڕ و کچەکانیدا لەوێ دەمێنێتەوە. چەند ساڵ لە وڵاتە ژیان بەسەر دەبات تا ئەوەی کە بەداخەوە تووشی نەخۆشی شێرپەنجە دەبێ و ڕۆژی 3 جولای 1995 زاینی لە نەخۆشخانەی شاری ئۆپسالا ماڵاوایی لە ژیان دەکات و لەسەر وەسیەتی خۆی تەرمەکەی دەگەڕێنەوە بۆ ئەڵمانە و لە تەنیشت مەرگی 5 شۆڕە سواری ڕێگای ئازادیدا لە تاڵە سوار دەینێژن. وەسیەتی دایە بەهیە. دوای مردن بە هەر شێوەیەک بوو بمنێرنەوە ئەڵمانە و پاشان پشتوێنە خوێناویەکەی حوسێنم تێوە پێچن. چاوبەسەکەی ماجیدم بکەنە کەمەربەند، ژێرکراسەکەی فوئادم لەبەر بکەن، بە کراسە خوێناویەکەی ئەمجەد سرم ببەستن، بە جامانەکەی ئەمین دامپۆشن. جا ئەو کاتە لە تاڵە سوار لای جوانم مەرگەکان